وڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە شەقامی هەریقم ئەم ڕێزەی دوکانێکە لە تەنیشتی منەوەیە بەشێکی زۆر لە نووسنگەکانی خانوبەرە بوونیان هەیە. هاوکات سستیەکی زۆر بە بازاڕی خانوبەرەوە ببیندرێت بەهۆی نهاتنی موچە و هاوکات پرسی کەمی خانووی کرێ وای کردووە کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕۆژانە ڕوو لە نووسنگەکانی خانوبەرە بکەن بۆ دەستکەوتنی خانوو. هاوکات دەمانەوێت بزانین نرخی خانوو لە سنتەری قەزای ناوەندی سۆران و بەگشتی لە ئیدارە سەربەخۆ سۆران لە چ ئاستێکدایە دەمانەوێت گفتوگۆ لەگەڵ بەرپرسی نووسینگەی خانوبەرەی ئیدارە سەربەخۆ سۆران بکەم. حاجی تەیار میوانی منە. سڵاوت لێبێ کاک حاجی و کاتت باش. دروست 2 ساڵ و نیوە ئیدارەی سەربەخۆ سۆران دامەزراوە. نرخی خانوبەرە بە بەراورد بە 2 ساڵ و نی پێش ئێستا لە چ ئاستێکدایە؟ لای نرخی خانوبەرە لەگەڵ ساڵانی پێشتر نرخەکە بڵێم یعنی ڕاوەستایە. بازار بڕێ کەمە، کڕین و فرۆشتن زۆر بە کەمی، یعنی بازارەکە لەگەڵی ئەو بوجە و نەهاتن و معاش و ئەوانە بازار ڕاوەستە حەقیقەت. نەبوونی مەسەلا ئەو خەدەمات و نەبوونی مەسەلا ئەو زەریبەش زۆرە لەسەر خەلکی، یعنی ڕسومات ئەو زەریبانە بەخۆی یعنی ئەو ئاردانە مەسەلەن زەریبەکی زۆری لەسەر خەدەماتی نییە. ئەمە داوا لە حکوومەتی دەکەن کە ئەو زەریبانە بوو مەکیم کەتەوە، یعنی ڕسومات و ئەوانە خەڵک باوەڕکەی مەسەلەن کابرا عەردی کڕیە ئێستا بچیتن زەریبەی بدە لەوانە پارەی عەردەکەی هەر بەشی زەریبەکەی بکەت. مە داوا لە حکوومەتی دەکەن کە ئەو زەریبانە بڕێک بۆ مەکیم کەنەوە بۆ ئەو خەلکی مەسەلەن خەلکێکی بەخۆ دەزانی لێرە خەلکێکی فەقیر و ئەوە. دەمەوێت پرسم بەشێکی زۆر لە هاوڵاتیان پرسیار ئەوە دەکەن خانوو کرێ دەست ناکەوێت و نرخشی بەرزە. دەمەوێت بزانم ڕۆژانە هاوڵاتی تا چەند بۆ دەستکەوتنی خانوو کرێ ڕوو لە نووسنگەکانەکەن و بە دیاریکراوی نرخی کرێش لە چەند دەست پێکە تا چەند دەڕوە؟ وڵی خەلکێکی زۆر باوەڕکە کرێ چییە؟ مەسەلەن داوای خانی خەلکە لەوانە ڕۆژانە 40-50 نەفەر بۆ داوای خانی کرێ بکە خەڵک بێتن. کرێش لێرانە لە 150 دەست پێ دەکرد خانی هەتا 300-400 لە 500 تێناپەڕ، یعنی کرێ کە زۆر بێ ئەوەندە هەیە. خەلکێکی زۆریش مەسەلەن کرێ چییە و ئەو خەلکانە مەسەلەن ئێستا پرۆژەی هاوسەرگیری ئەوانە دەست پێکەن خەڵک حەز دەکرد جودا بیتەوە، مەسەلەن دێتن لە خانی کرێ دەگەڕێتن. خانیش زۆر کەمە لێرە. کڕین و فرۆشتنی مڵک و خانوو لە ئیدارەی سەربەخۆ سۆران لە چه ئاستێکدایە و ئەگەر بەمانێ بزانین بەرزترین خانوو چەندە و نرخەکانی خانووش لە چەند دەست پێکە بۆ چەند دەڕوات؟ کڕینی خانوو لێرە لە 3 دەفتەری دەست پێ دەکەن، 2 دەفتەر و نیو 3 دەفتەر لە 20 دەفتەریش تێناپەڕ، یعنی برێم خانێکی بەدەگمەن خانیە کابرای پارێکی زۆری لێدا بوو، یعنی ئەویش بەدەگمەن خانێکی کەم نەخۆ لە 3 دەفتەر هەتا 20 دەفتەری زیاتر نییە خانی لێرە. ماوەی ڕابردوو بە دیاریکراوی عێراق بڕیاریدا لە دوای ساڵی نوێ مامەڵەی کڕین و فرۆشتنی خانوو و مڵکیش بکات بە دینار. لە ئێستاشدا بەپێی زانیاریەکان زاری کرمانجی لە ئیدارە سەربەخۆ سۆران و هەرێمی کوردستانش بەگشتی تەنها بە دۆلار مامەڵەکەن. وەکو نووسینگە وەکو سەرۆکی ئەنجومەن ئەمێ بزانم ڕایجەناوت وەربگرم کڕین و فرۆشتن مامەڵەکردن بە دۆلار باشترە بۆ هەم کڕیار یا هەم فرۆشتیار یاخود دینار؟ بەخۆی لێرە مەسەلەن کڕین و فرۆشتن هەر بە دۆلار بووە وەختی خۆ خەلکێکەش ئێستا فێرە دۆلارە، مەسەلەن کڕین و فرۆشتن زۆر کەمە بە دینار، یعنی خەلکێکە پێی خۆشە هەر دۆلارەکە بیتن، چون دۆلار مەسەلەن دەبینێت بەرز و نزمی هەیە. جا خەڵک ئێستا مەسەلەن بڵێن بە دینار بی کابرا نازانیتن، بەس بە دۆلار دەزانی بە چەندی کڕیە بە چەندی بفرۆشن. خەلکێکەش هەر وەختی خۆ معاملەکە بە دۆلار کڕین و فرۆشتنی پێکرد. دوام پرسیارمەوەبی چەند نووسینگە لە سنووری قەزای ناوەندی سۆران هەن و هەروەک جەنابەت ئاماژەت پێدا ڕۆژانە تا 50 کەس بە دوای خانە دەگەڕێت. بەشێک نەبوونی نیشتەجێبوون گرفتی نیشتەجێبوون پێتان وایە بە چی چارەسەر دەبێت؟ بەخۆی گرفتی نیشتەجێبوون بە برێمەتو بەچ دەبی حکومت مەسەلەن ئەوە هەوڵێ بکە شۆقە و ئەوانە دروستکەن بۆ خەلکەکەی، ئەگەر شۆقە دروست بکرێن احتیمالە کرێکی کەم بێتەوە مەسەلەن. بەس لێرە هەتا ئێستا شۆقە و ئەوانە دروست نەکراوینە مەسەلەن وەکی تەوەر و ئەوانە دروست بکرێن، ناخۆ ئەگەر شۆقە و ئەوانە دروست بگرن لەوانە کەم ببێتەوە کرێکی. نووسینگەکانش چەند نووسینگە شوڵایی برێم ئاماری دەقیقمانە بەدەستی نیە، بەس هەتا لەوانەیە 40-50 نووسینگە هەبێت هەموو سوورە. زۆر سپاس.
زۆر سپاس بۆ حازی تیارگەردی بەڵێ ئەوەی گوێبیستی بوون قسەی سەرۆکی ئەنجومەنی خانوبەرە بوو لە سنتەری قەزای ناوەندی سۆران ئاماژێ بەوەدا بەشێکی بەرچاو هاوڵاتیان ڕۆژانە ڕوو لە نووسنگەکان دەکەن بۆ دەستخستنی خانوو کرێ و ئاماژێ بەوەشدا ڕۆژانە لە ڕێژەی 30 تا 50 کەس بەم گرفتە دەناڵێن و بە دوای خانووە گەڕێن هاوکات هێمای بۆ ئەوەش کرد لە ئەگەری دروستکردنی شوقا ئەمە گرفتی نیشتە جێبوون نامێنێت و هاوکات پەیوەست بە نرخی خانوبەرش ئاماژێ بەوەدا نرخی خانوو لە 3 دەفتەر دەست پێ دەکات تاکو و 20 دەفتەر دەڕوات بەڵێ ئەمە ئەو پرسانە بوون پەیوەست بە خانوبەرە لە سنتەری قەزای ناوەندی سۆرە.